بەڕێزان بەهرۆز گەڵاڵی لێدوانەشدا کە گوایە تاالبانی لە پای 2000 دینار کابرای قەرداری بووە ئەو خانەی پێدایە یعنی کادیرەشی دیارەشێتی پێنی بەم کەوتی قادرەت لە زیاتی ما ئەو کە ئەو وردەکاریانە باسکە و تحداچی پاول و قوبادیش بکە من سەرێ دەرم یەکەم ئەویم بزانم ئەوی بە من گوترا کە لە ساڵی 1970 ئەو خانوە کڕایە و بە ناوی هێرویە ئەو خانوە یعنی تاپۆکەی بە ناوی هێرو برای محەممەدەوە بەڕاستی شێر و برای محەممەد زێڕ و زیوەکانی ئەو زێڕ و خشلانەی هەی بۆ هەمووی فرۆشتە تاالبانی شەندە پارەی تەکمیلە کردیە و پێکەوەیان کڕیە بەس زیاتر بە ناوی ئیهۆرۆی بووە و ئێستاش تاپۆکەی بە ناوی هێرەیە وەلای شانەز برای محەممەدە پەیوەندی پێکرایە وتی تاپۆکە وەڵا لە ئەوەیە لەندەنە ناو قاسەیەەکە ینی بە ناوی هێرۆیە بەڵام بە ناوی مامزەلال ئەوە بووە و شەهر ئەسەری تاالبانی لە قاهیر لە بەغدا بووە داچینە قاهیرە داچینە لوبنان ئەخیری لە سووریا بوونەوە تاالبانی ئەوێن دەریەشێک لە منبەرانەی بووە ئەوەی بەهرۆز گەڵاڵی 2000 ئەوە ڕاست نییە ئەوە زیاتر ڕاستەوەی تیانە من تحەدا بکە دوو تحەدایش کەژ و چانە من پاول و قوبا زۆر خەمساتن ئەو کەیسە تەسەوەر دەکەن بە قوبادیان گوتیە مەکتەبی قوبادیان گوتیە کاکە یعنی هەوڵک بدەن لە وەرگرتنەوەی مەکتەبەکەی جوابیان دایەوە لێی گەڕێن کا قوبات لە سیاحەتە لە گەشت و گوزارە با دڵی تون نەبێتن یعنی مشکلەکە لێردایە ئەنی چییە کوربا بە سیاحەتی خەڵک کە ڕووداوەک دێتە پێش من ناڵم خەگرتنی خانی و دنیا خراپووە بەڵام یعنی خەڵک بچووکترین ڕوودا دەبیسی نەک سیاحەتی خۆی کورا هەمووی ئلغا دەکاتەوە دیداری نێودەوڵەتی دێتەوە وڵاتەکەی خۆی دڵی تون نەبیت لۆ چییە ینی تاالبانی قوبات جیە پاڤلیش پێیان گوتێ گوتی لە ڕێی وەزارە خارجی وەردەگرن لە کاتێک وەزارە خارجی ئاوت دەرکرایە مۆزەفەکانی بەشیان لە هەولێرن ژنی خێزانی عەبدوڕەزاقی کە نوێنەری یەکێتیە وا لە هەولێرەیە ئەو هەڵاتی ئەخە بە چۆر دەکریەوە پاڤل یعنی نقطەکە دەوەیە ئەوەی لە هەمووی گرنگترا دەمێ ئەو خاڵە بڵێم کاک پاڤل و کاقوباز بە منیان گوت بە تحەداوە بێم نەتبە 1 ملیۆن دۆلار دەدەن ئەگەر ئەو خانیە بفرۆش 1 ملیۆن دۆلار هاوڕێیان وتیان 1 ملیۆن دۆلار پاڤل ئەگە دەفرۆش 1 ملیۆن دۆلار دەدەنێ باشە بەڕێزان لەبەر ئەوەی ئەو ماڵە ڕاستە ئیتاالبانی ئەمە ئۆپۆزیسیۆنی تاالبانیشی بوون ینی تاالبانی ماڵ ئاوایی کردیە بەڵام کاکە چۆن لە ئێران ئێستاکە مەسەلەن خانووی شای ئێران ئێستاش دەڵێن چاو و ئاخر چای و هەموو خواردن و قاپ و قاچاقەکان لە شوێنی خۆیتی لۆ لەبەر ئەوەی دەبتە شوێنێکی ئەسەری تاالبانی ئەو خانوەی چیرۆکەی سیاسی دەجێڕتەوە یعنی بەجددی ئەو بەشەکە لە مێژووی کورد بەشەکە لە جێڕانەوەی کۆمەڵێک چیرۆک کاکە ئەو زۆر جودایە ینی نەک خانی تاالبانی خانی سەدامیش بۆ زانیار خانی هەموو مدیر شورتە باڵاکان مەسئولە باڵاکانی هەموو داگیرکەرەکان ئەوانە هەموو دەبی بتە مەتحەف لۆ ئایندە کاتێکی خۆش